ئەوەی کە بۆ من مای خۆشحاڵی بوو ئەم پرۆژانە پرۆژەی گرنگن و دەکرێت بڵێن پرۆژەی استراتیجین بۆ ئایندەی ئەم وڵاتە کە ڕاستە ئەمانە لە چوارچێوەی بەڕێوەبەراتی توێژینەوەن بەڵام دەواجینەکە من ئەوەی کە بینیم کە زۆر دڵم پێی خۆش بوو ئلکترۆنیە و پێویستی بە کرێکار نییە کە کاری لە ناودا بکات تەنها یەک کەس دەتوانێت هەم بە سیستمێکی موحد دەواجینەکە کار پێ بکە و ئەمە دەکرێت ببێتە فکرەیەکی زۆر باش بۆ ینی پێشکەوتوو بۆ سەرجەم ئەو دەواجینانەی ترکە لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە وای خود لە ئایندەدا دەکرێت ینی خواستی خەڵکە کە کاری تێدا بکە و لە هەمان کاتیشدا پەروەردەکردنی ماسی چێلگەی ماسی کە ئێستا یەکێکە لە چێلگە یعنی دەکرێت بڵێم نمونەیەکان کە توێژینەوەی لەسەر دەکرێت بەڵام ئەوەی کە بۆ من مای خۆشحاڵی بوو ئەو بەڕێزانەی کە لەوێدا کار دەکەن باسی ئەویان کرد کە ئێستا سەرقاڵی ئەوەن جۆرێک لە علەف کە خواستی جوتیارانی کوردستانە بە شێوازێکی گشتی کە ئێستا علەف ئەوەی کە لەلایەن جوتیارانەوە بەکاردەهێنرێ لە ناو بازاڕەکان یاریمی کوردستان تیجاریە ئێمە دەتوانین لە وەزارەتی کشتوکاڵ لە ئایندەیەکی نزیکدا ئینشاءڵڵا ئەمە هەواڵێکی خۆش بوو بۆ من کە علەفێک بخەینە بازاڕەوە هەم لە ڕووی کوالیتیەوە زۆر باش بێ هەم لە ڕووی نرخیشەوە نرخەکەی ئەوەندە گونجاو بێ کە پاڵپشتێکی بەهێز بێ بۆ جوتیارانی هەرێمی کوردستان و لە ئێستاشدا ئێمە هەر لەم دانیشتنە لە بینی خۆماندا ڕاوێژێکمان کرد لەسەرەوەی کە ئێمە چۆن بتوانین هەلی کار بڕەخسێنین بۆ دەرچووانی کۆلێژی کشتوکاڵ ئەوانەی کە تاوەکو ئێستا دانەمەزراون لە ئایندەیەکی نزیکدا ئینشاءڵڵا بە پشتیوانی ئەو ستافە بەڕێزەی کە لە چوارچێوەی وەزارەت و بەڕێوەبەراتی گشتی کشتوکاڵی هەولێر لە توێژینەوە هەمانە پرۆژەیەکی گرنگ و استراتیجی ڕادەگەیەنین بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ دەرچووانی کۆلێژی کشتوکاڵ.